سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بە شێوەیەکی بەرچاو بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردو، بەڵام هەندێک جار ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە خراپ بەکارهێنن کە کاریگەری خراپی لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی هەیە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆرە نەزاکەت حسێن پسپۆڕی بواری ڕاگەیاندن، هەروە دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆڕی بواری دەرونی تاوتوێی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود چۆن بە شێوەیەکی تەندروست تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنین تاوتوێن پرسە دەکەین، بەڵام سەرەتا راپۆرتێک دەبینین. بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. بەشێکی بەکارهێنەرانیش بە شێوەیەکی خراپ تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردەهێنن. تۆڕە کۆمەڵایەتەکانی وەک فەیسبوک، سناپچات، یوتیوب، تویتەر، ئینستاگرام وێڕای ئەوەی چەندین سوودیان بۆ تاکەکان هەیە، وەک وەرگرتنی زانیاری و بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکان و یارمەتیدانی مرۆڤەکان لە ڕایکردنی کاروباری ڕۆژانەیاندا. لە هەمان کاتیشدا بەهۆی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان لەلایەن هەندێک بەکارهێنەرانەوە چەندین زیان و مەترسی لەسەر کۆمەڵگە دروست بووە. لەوانە هەڵوەشانەوە و لێکجابوونەوەی خێزانەکان، تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی، هەڵخەڵەتاندنی کچان، تەشهیر و ناوزەڕاندن، بڵاوکردنەوەی زانیاری ساختە و نادروست بە فیڕۆدانی کاتێکی زۆر. لایەکی ترەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکی زۆری حیزبەکان و بەرپرسان هەستاون بە دروستکردنی پەیجی سێبەر و ساختە بۆ تەصفیح حسابات و لێدان یەکتری. لە ڕێگەی ئەو پەیجە سێبەر و ساختانەوە تەشهیر و سوکایەتی بە چەندین کەس دەکرێ و تایبەتمەندەکانی ژیانی بەبێ ڕەزامەندی بڵاو دەکرێتەوە. بەپێی ئامارەکان لەسەر ئاستی جیهان ژماری بەکارهێنەرانی ئینتەرنێت تۆڕە کۆمەڵایەتەکان 4 بلیۆن کەسی تێپەڕاندووە. لەسەر ئاستی عراقیش 19 ملیۆن و لە کوردستانیش زیاتر لە 2 ملیۆن کەس ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردەهێنن. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر و سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆرە نەزەکە دەگەت لە بەڕێستان و دەست پێ بکەین سەرەتا لە بەرلەوەی کە بچین سەرەوەی کە چۆن تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی تەندروست بەکاربێنین، باس لە کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین. ئەگەر لە ناوەکان تەنها کاریگەری کۆمەڵایەتیانەوە یاخود کاریگەری سیاسیشان لە کوردستان دروست کردووە؟ خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردانی ئامێرێکی ئامرازێکی ڕاگەیاندن کە ئەمڕۆژ تۆڕە کۆمەڵایەتیەکان لە زۆر لە سەرچاوەکان لە زۆر لە کۆنفرانسەکانە لە پسپۆڕان بە ئامرازێک لە ئامرازەکانی وەکو یەکێک لە ئامرازەکانی ڕاگەیاندن ئاماژەی پێەکەن. سەرهەڵدانی هەریەکە لەم تۆڕە کۆمەڵایەتیانە لەو شوێنەی کە سەری هەڵداوە کە بزانین ئەوانە زۆر بەیان لە وڵاتانی ئەوروپیا ئەمریکا سەریان هەڵداوە، سەرەتا هەریەکەیان بۆ خواستێکی واقعی پێداویستی ئەو کۆمەڵگەیان ئەو واقعی ئەو کۆمەڵگەیە گەشتووە بۆ ئاستەی کە پێویستی بەو تۆڕە کۆمەڵایەتیانە هەبووە. ئایا لە ڕووی زانستیەوە بێ یا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ لە ڕووی گەشەی بزنس و بازرگانیەوە بوو بێ. بۆ نمونە فەیسبوک کە سەر هەڵەدات کۆمەڵی چەند خوێندکارێکن کە بۆ پەیوەندی زانکۆیەکانیان بەکاری دێنن. یوتیوب کە ئینەکرێت چەند خوێندکارێکی ئایتین بۆ ناردنی ڤیددیۆ بۆ یەکتر تۆڕە کۆمەڵایەتیانە، مەسەلەن ئەم یوتیوبیانی ئەم ڤیددیۆیە چێتە ناو ئینتەرنێتەوە ئەبێتە ئێستا گەورەترین ئەرشیفی ڤیددیۆیە لە ناو ئینتەرنێتە. ئەمانە کە سەریان هەڵداوە لە وڵاتانە خواست و پێداویستی واقعی کۆمەڵگەکەی ئەوان بە تایبەتی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کە لەوێ دابڕانی کۆمەڵایەتیە بۆ کە لەوێ تاکەکان بەهۆی سەرقاڵیانەوە گەشتون بە ئاستێک کە لە ڕێی ئۆنلاینەوە لەبەرەوەی زۆربەی ئیشەکانی مؤسسات و دام و دەستگاکان و کاروباریان چ لە بواری سیاسی، چ لە بواری خوێندن، چ لە بواری بزنسا بووەتە ئۆنلاین وە چ لە بواری دائیریە، پێویستیان بەوە بووە کە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پەیوەندی یەکی ئۆنلاینی واتە هەسترە وەکو هەموو ئامێرەکانی تری ڕاگەیاندن کە لە پێشەوە سەریان هەڵدا و رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە خواست و واقعی پێداویستی کۆمەڵگەکەیان بووە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە سەری هەڵدا. بەڵام بەهۆی بزنس و بەهۆی پێداویستی ڕیکلامکردنی و بەهۆی فراوان ینی پێداویستی بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە خێراییەکی زۆر کە ئەتوانین بڵێن سەرەتای سەرهەڵدانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە گەڕێتەوە بۆ سەرەتاکانی 2000 لە تاوەکو ئێستا سێرەکەی بەم ماوە کەمە
بە یەکجاری بەسەر تاسەری جیهانە بڵاو بووەتەوە بەکارهێنەرەکانی ئەوە تا لە 4 بلیۆن و لەوانە باس ئەکرێت ئەمە وای کرد کە ئەم فراوانیە بەکارهێنانی 4 بلیۆنیان بڵێن ملیارەکە ئەم بەکتۆ فراوانی بەکارهێنانە و گەشتە دەستکەوتی هەموو کەسێک و گەشتە دەستی هەموو وڵاتێک و گەشتە دەستی هەموو کەسێکە ئەو کەسە ئایا باگراوندی سەقافی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری چۆنە ئەمانە شێوازی بەکارهێنانی لە هەر وڵاتێکە و پێداویستی ئەو وڵاتە بەو تۆڕە کۆمەڵایەتی و بۆچی بەکارهێنێ ئەوە گەشتە ئەوەی کە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپیا تاوەکو ئێستا لە بواری بزنس و لە بواری دەوائیر و پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بووە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چوە بوارە سیاسیەکەوە هاتوۆتە عێراق و ئەم وڵاتانی کە ململانەی سیاسی هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆتە هۆی بەکارهێنانی بۆ بوارە سیاسیەکان شتێک هەیە لە میدیا لە سۆسیۆلۆژیای ڕاگەیاندنە ئەڵێ ڕەفتاری میدیایی و هەڵسوکەوتی میدیایی چۆن ڕفتاری میدیایی ینی تۆ چۆن ئامێرێکی میدیایی بەکارێنی ئەمە گەڕێتەوە بۆ باگراوندی ئەو کەسە بۆچی بەکارێنێ چۆن بەکارێنێ چۆن هەڵسوکەوتی لەگەڵەکە چەندێ بەکارێنێ کەی بەکارێنێ ئەمانە پێڵەن ڕفتاری میدیا ڕفتاری ئێمە لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتیە ئەکەوێتە سەر ئەمانە و دوای ئەوە شەکەوێتە سەر تاکەکە خۆی پێداویستی باگراوندی معریفی ئەوانە و ئەکات کە کاریگەریەکانی لەوێ دەست پێکات دکتۆر جەناویش بەخێربەی لە دوای 2002 زیاتر مەسەڵەن بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کوردستان بە شێوەیەکی بەرفراوان ڕووی لە زیادبوون کردووە بە شێوەیەکی گشتی پێدوایە لە کۆمەڵگەی ئێمە زیاتر بەلایەنە ئەرێنیەکەی یاخود لایەنە نەرێنیەکەی سوود لەو تۆڕە کۆمەڵایەتیانە بینراوە. سپاس بۆ ئەم میوانداریە سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیە وەڵامدانەوەی بنجبڕی ئەم پرسیارە ڕەنگە پێویستی بە توێژینەوە هەبێت و توێژینەوەی وردیش ئێمە زەحمەتە بتوانین بە دەقیقی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە بەڵام بەو پێی کە لە کۆمەلگای ئەژێن و تێبینی ئەەکەین و ئەتوانین تا ڕادەیەک بە لە بەرچاوگرتنی ئەو شتانی کە ڕوو ئەدەن ڕێیەکمان هەبێت لەسەری کە بەداخەوە ئەتوانین بڵین نەخێر لە ئاستی پێویستان نەبووە و نەتوانراوە باش تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بهێنرێت. دلیلی ئەوەش ئەوەیە کە شتی نەشیا و نەخوازرا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاوە بێتەوە ئەبێتە بابەتی ڕۆژ و خەڵکێکی ێزگار زۆر سەرقاڵە بێت کە شایانی ئەوە نییە هەموو لایەک بەو شێوەیە خۆی پێوە سەرقاڵ بکات. لە ڕاستیە ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە پێکهاتە و سروشتی کۆمەلگاکانەوە هەیە لە ناویشانە با بڵێن ئەگەر کۆمەلگای خۆمان هەر کۆمەلگایە کە پێشتر کراوە نەبوو بێت با بڵێن داخراو بێت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خێزانی و لە ڕووی سیاسیەوە دوجار کەشتێکی تازە دێتە نێوانەوە و ئەو ئامادەباشی نەبووە بۆ پێشوازیکردن لەو پێدراوە لەو معتایاتە زەحمەتە بە شێوەیەکی دروست بەکاری بێنێت. ئەگەر دیقەت بین مەسەرەن لە کاتی خۆی جەرەسی ماڵان هاتبوو جەرەسی ماڵان هەتاوەکو چەند ساڵێک ماڵەکان هەمویان بێزار بوو بەدەستەوەی کە خەڵکی بەناڕەوا لە خۆی جەرەسی لێدا و ڕایە کرد یان تەلەفۆنی ماڵان هاتبوو خەڵکی بڵێ خەڵکی بێزار بوو بەدەستەوەی کە گاڵتەی بەویتر ئەکرد. ئەمە دیارە دلیلە لەسەرەوەی کە کۆمەلگای داخراو کە دوجار دەواازەیەک بەسەر ئەکرێتەوە وەکو پێویست ناتوانێت پێشوازی لەو شتە سەردەمیانە بکات. لە ناویشانە ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ئێمەش بە هەمان شێوەیە کە ڕەنگە جگە لە ئێمە لە کۆمەلگای تریشە ئەمە هەبێت ینی بەستەنیا لە کۆمەلگای ئێمەیان نییە. بە کورتەکەی من وایە بینم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی نەئاسایی بووە پێشتر کە داگیرکراوە بووە دوجاریش کە لە ماوەی 28 ساڵە خۆمان حکومڕانی خۆمانەکەین نەمانتوانیوە لە کۆمەلگایەکی تەقلیدیەوە بکەین و کۆمەلگایەکی مۆدێرن هەتا ئێستاکە درێژە پێدەرێتی پێکاتە و سروشتی کۆمەلگای ئێمە لە ئاستی خێزانی لە ئاستی پەروەردەیە لە ئاستی سیاسیە لە ئاستی ئیداریە تەران لە ئاسی ئابووریشمانە هێشتا کۆمەلگایەکی زۆرمان ماوە کە ڕوبەڕووی پێدراوەکان یان تەکنەلۆژیای سەردەم ببینەوە بە شێوەیەکی پێویست و دروست بەکاری مەسەلەن تۆڕە کۆمەڵایەتەکان تۆ سوودەکانی لە کوردستان پێ دوایە کەمترە لە زیانەکە منەوە سوودی چی بووە ینی لەسەر کۆمەلگا یاخود بە پێچوانەوە زیانەکانی چی بوون لەسەر کۆمەلگا لەسەر تاک. ئەمیشان هەر ئەو پرسیارانە نەختی قورسە ئینسان بتوانێت یەکسەر ئەو وەڵامی بداتەوە حکومەکەی ببێتە قسەیەکی زانستی بەڵام ئەمانە هەمووی توێژینەوەی پێویستە توێژینەوەی زانستی ورد و هیوادارین لایەنی پەیوەندیدار زۆر بە وردی بتوانێت توێژینەوە لەسەر ئەمانە بکات بەڵام هەمیسان ئەگەر قرار بێت ڕێیەکمان هەبێت لەسەر ئەمانە لە ڕاستیە تەکنەلۆژیا هیچ خۆی بەرپرس نییە تەکنۆلۆژیا هێچگار سوودێکی گەورەی هەیە بۆ مرۆڤ و مرۆڤایەتی و تەکنۆلۆژیا خۆی ئامێرەکەیە دروستکەری مرۆڤەکانە و ئەو نەعقلی هەیە نەش خۆی ئەبا بەڕێوە ئەوەی ئەیبا بەڕێوەی بەکارهێنێ مرۆڤە لەبەرەوە تەکنۆلۆژیا خۆی
هەمیشە ئاسانکاری بۆ مرۆڤ هێناوە بەڵام لەگەڵیشی هەمیشە ئاڵۆزی هێناوە یعنی ئاسانکاری کردووە لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەوەنە ئاسان بووە هەموو دنیا لە گیرفان مایە لە گیرفان تای بۆ هەرکی ڕۆی بە 34 دوگمە ئەگەر لە دنیای بە سەوت و سوورەوە ئەمە زۆر گەورەترین گۆڕانکاریە بە درێژایی مێژوو هیچ کاتێک پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەنە ئاسان نەبوو لە سایی تەکنۆلۆژیا و تەکنۆلۆژیای دیجیتالیشە بەڵام بەداخەوە خراپ بەکارهێنانی ئاڵۆزی کێشەی کۆمەڵایەتی هێناوە هاوڕێتی هێناوە ینی با بڵین لەبەرەوەی باش بەکار ناهێنرێ لەگەڵ خۆی بێکێشە نەبووە ڕێک وەکو ئەوەیە کە نمونەیەکی سادە بێنینەوە چەقۆ ئەتوانی تەماتەی پێ ببڕی بەڵام خراپ بەکاری بێنە پەنجەی خۆتی پێ بڕیت لەبەرەوە ئەم قەڵەمە من ئەتوانم شتێکی جوان شعرێکی باشی پێ بنووسم بەڵام ئەتوانم جنێوێکشی پێ بنووسم لەبەرەوە ئەمە ئامێرە تەکنەلۆژیاش ئیتر مۆبایل و هەموو ئەو شتانی تریشکە ناونراوە تەکنۆلۆژیای دیجیتال ئێمە خراپ بەکارێنین بۆ لێکەوتەی خراپی هەیە بەڵێ لە ئاستی خێزانیە لێکەوتێکی خود ناخۆش و خراپی هەبووە لە ئاستی کۆمەڵایەتیە لێکەوتەی خراپی هەبووە تا ئێستاکە بەڵام قازانجەکانشی ئێزگار زۆرە و ئێمە نابێت لە ڕاستیە نیگەران بین لەوەی کە مادام زیانی هەیە تر بانەمێنێت ناتوانین تازە ئەمە پێدراوێکی سەردەمیانەیە ناتوانانی لی دابڕێ ناتوانانی بەکاری نهێنی ناتوانانی بە هەندی وەرنەگریت یعنی ئێستا ئێمە مۆساین زۆر جار وتومە مەسەلەن تەلەبە قەڵەمی پێ نەبووە وتمە کێ مۆبایلی پێنەوە کەس نەبووە پێی نەبوو بێت لە ڕاستیە قەڵەمی پێ نییە بەڵام مۆبایلی پێ هەموو یەکێک لەوان یعنی مەبەستم لەوەی ناتوانیت ئەمە بە هەند وەرنەگریت بە هەموو کێشەکانەوە ئەمە بەشێکە لە گەشەی کۆمەلگا یعنی ئەبێت عقل و هۆشیاریمان بەرزکەینەوە بۆ ئاستی ئامێرەکە خراپ بەکاری نەهێنین و لەوە سپاس دەکەین دکتۆرە بەڕێزیوتت لە هەندێک وڵات وەکو بزنس تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنێت هەندێک وڵات وەکو پەیوەندی کۆمەڵایەتی بۆ نمونە لە هەندێک لە هەرێمی کوردستان وتت لە ڕووی سیاسیشەوە بەکارهێنراوە تۆڕە کۆمەڵایەتیان ئەزانچی خۆی تۆڕی کۆمەڵایەتی بەرهەمی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرهەمی دەستی تاکەکانی کۆمەلگایە یعنی بەرهەمەکە هی ئەوە نیە موئەسسەسێ بۆ نمونە ئێستام تەلەڤیزیۆنە موئەسسەسەیەکە و هی دەستگایەکە و هی خاوەنداریەتێکی هەیە و ئەم خاوەنداریەتێ استراتیژ و پلانی ئەم کەناڵە دانێ و ئەم کەناڵە با بەڕێوە بەڵام تۆڕی کۆمەڵایەتی بەرهەمی دەستی تاکە بەرهەمی دەستی تاکیش تعبیرە گزارشتە لە ئاستی پەروەردەیی ئاستی سەقافی پێداویستی ئەو تاکە جگە لەوە ئێمە مەسەلەن بزنس مەبەستم لە بواری بزنس و ڕیکلام و مارکێتین و ئەوانە کە ئاڵێم بەکارێت ئێمە مەبەستمان لەوەیە بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە تەنها تاوانی تاگ نییە لە کۆمەلگا کە بڵێن ئێمە نازانێم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارێنێم مامۆستا باسی ئەوەی کردوتی ئێمە وەکو کۆمەڵگەی خۆمان ینی نەگەشتوونەتە ئەو ئاستە فعلەن منیش ئەوە ئەڵێم بۆ نمونە پەیوەندی بەکارهێنانی ئامێری ڕاگەیاندن مەسەلەن ئەم ئامرازانەی کە کەوتۆتە بەردەستی تۆ لە پێشا تۆ لە کۆمەڵگەیەکە بۆ نمونە ئەوروپا چەند ساڵ بۆ ئازادی ڕادەربڕین لە زۆربەی وڵاتەکان یا گەشتۆتە قیممە اینجاوەکو ئامێرێکی تەکنەلۆجی کەوتۆتە دەستی تاکەکانی کەواتە ئەو کەسە لە پێشا خۆی ئازادی ڕادەربڕینی هەبووە و گەشتووە بەوەی کە چۆن بتوانێت گزارش لەوانەی خۆی بکە ئێمە کاتێ ئامێری ڕاگەیاندن گەشتۆتە دەستمان و هەمومان ئەتوانین مامەڵە بە زانیاریەکانەوە بکەین تەنها ئامێرەکەن یە مامەڵەکردنە بە زانیاری و بە ژیانی تایبەتی کەسەکان و بە کەسایەتی خەڵکەکان و بە معلوماتەکانەوە لەکوێی ئازادی ڕادەربڕینیان مەسەلەن ئێمە لەکوێی مەسەلەن گەیشتن بەوەین کە ئێمە ئەم ئامێرە تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ بواری بزنس و مارکێتین و ڕیکلام بەکاربێنین جگە لەوەی ئێمە کۆمەڵگەکەمان ئێمە چۆن تاکمان ڕاهێناوە لەوەی کە بۆ نمونە هەم ئەم ئامێرە ڕێگەی لێ ناگیرێ ڕەنگە بە دوای ئەمە چەندین شتی تریش بێ بەڵام جیاوازی ئێمە لەگەڵ کۆمەڵگاکانی ترا جگە لەوەی کە ئێمە بە پەروەردەییمان بە سەقافیمان بە پێداویستیمان نەگەشتین بە خێرایی بۆ ئامێرانی کە ئەکەوێتە بەردەستمان وەکو کۆمەڵگەیەکی ئەوروپی کە قۆناغبەندی تا ڕادێ گەشتۆ بەشتەکان هەرچەنە ئێستش لە عالەما قۆناغبەندیەکە نەماوە بەڵام ئەوە هەیە لە وڵاتانی پێشکەوتووە تاگ ڕائهێنرێ کۆمەڵە شت لە دەوری تاگەیە کە بزانێ مامەڵە بەم ئامێرانەوە کا بۆ نمونە بە یاسا شتەکان ڕێکخراون لە کۆمەڵگەیەکە کە ئەم ئامێرانە بە ئازادی لە بەردەستی خەڵکایە مامەڵەکردن بەمانەوە چۆنە ئەمەد بەشێ بە یاسا ڕێکخراوە بەشێکی بە پەروەردەی تاکەکە لە قوتابخانە لە هۆشیاری ئەم تاکە وا پەروەردەکراوە کە چۆن
ئەمە بەڵگەنیە لەوەی کە لە وڵاتان لە زۆربەی وڵاتانە ئامێری تۆڕی کۆمەڵایەتی و مۆبایل و ئەجهیزەی تەکنەلۆژیا کێشەی دروست کردووە بەڵام کێشەکان نسبین لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر لە وڵاتێکە بە یاسا ڕێکخراوە چۆن مامەڵەی لەگەڵا بکەیت پەروەردەی تاکەکان گەشتووە بۆ ئاستەوە بەردەوامیش ئەبدەیتی پەروەردەکرێ و لەگەڵ ئەوەی هۆشیاری ئەدرێ بۆ نمونە لە کۆمەڵگەی پێشکەوتوەکانە کە ئامێرێک دێ تاکەکان پەروەردە ئەکرێن و هۆشیاریان پێدرێ بەڵام ئێمە لەکوێ گەشتوینەتە ئەو هۆشیاری ئەو پەروەردەکەواتە تاکەکە خۆی پێویستی بەوەیە یاسامان ئەوێ بەوە بکرێ پەروەردەی وڵات بکرێ ئەمانە هەموو ئەبێ تاک موعی بێ ئێستش ڕێزم هەیە زۆربەی نەک ینی تاوانیەتی ئێمە ڕۆژنامە نووسەکانمان تا ڕادەیەک هێشتا مامەڵەیەکی یاسایی ناکەن بە معلومات و زانیاریەکانەوە کە وابەستن بەوەی کە یاسای تەشیر هەیە یاسای ناوزڕاندن هەیە لە ئەکرێ ئەی تاکێک کەسێک کە ئامێری مۆبایل کەوتۆتە بەردەسی نە ئەزانێ یاسای ڕاگەیاندن چیە نە ئەزانێت تەشیر چیە نە ئەزانێ ناوزڕاندن چیە نە ئەزانێ یاسای بە خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان چیە نە ئەزانێ یاسای ڕۆژنامەگەری نە ئەزانێ یاسای ئازادی ڕادەربڕین لە وڵاتەکە چیە کەوتووەتە گیانی ئەو خەڵکە و ژیانی تایبەتی ئەو وێنەی و دەموچاوی ئەوێنێ و قسە ئاخاتە سەر ئەوەی تر ئەمە بەشێکی هەڵەی تاکەکە نیە بەشێکی پێویستە ئێمە یاسامان هەبێ بۆ ڕێخستنی ئەمانە پێویستە قوتابخانە سیستمەکان یەک شتم پێ بڵێ لە وڵاتانە ینی هەموو مؤسساتی وڵات سیستماتیکەواتە یاسا و پەروەردە و میدیا و قوتابخانە و کۆمبواری کۆمەڵایەتی هەمووی بەیەکەوە کار ئەکەن ئێمە ئەمانە هەموو بەیەکەوە کار ناکەن بۆ نمونە تۆ یاسای تەواودا نەناوە بۆ ئەو ئامێرانە ئامێرەکەت خستوەتە بەردەستی خەڵک یاسایەکی تایبەتمەند نیە بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە بەکارهێنانی پەیوەندی و یاسای خراپبەکردنی ئەمریکانی پەیوەندی تایبەت نییە بە تۆڕە کۆمەڵاتەکان هەیە بەڵام یاساکە لە ئاست ئەو بوارە فراوانانیە کە ئەمڕۆ هەیە بۆ نمونە ئێستا بۆ نمونە لەم ڕۆژانە بابەتێ بڵاو بوو لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەرەو یاسای ناوزڕاندن و تەشیریانە بر خۆی ئەوە پەیوەندی نیە بە یاسای ناوزڕاندن و تەشیر و بەڵام زۆر ڕۆژنامە نووس مەبینی خەڵکی واعی و خوێنەوار مەبینی ئەمە تەشیرە فلانە کەس بە فلانە کەسی کردو نەخێرەوە تەشیر نیە بە پێی یاسا ئەوە یاسای خراپبەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بوو واعی نیە واعی لە ناو تاکەکانانیە یاسای خراپبەکارهێنان چییە من لە چیایی نەبم و دوای ئەویشەم یاساکە لە ئاست ئەو شێوازە بەکارهێنانەی فراوانە نیە لە بەردەمی تاکەکانە کەواتە ئێمە گەشتوین بە شتێک نە بە عەقڵیەت گەشتوین پێی نە بە یاسا ڕێکمان خستووە نە بە پەروەردە ئیشی لەسەرەکەین نە بە هۆشیاری ئیشی لەسەرەکەین نە بە پێداویستی کۆمەلگاکانمان ئێمە هەموو جارەڵێن تۆڕی کۆمەڵایەتی هات میدیای نوێ هات میدیای کۆنی لەبەر چاو خستین ئێمە کەی ڕۆژنامە هەر خوێنەری ڕۆژنامە نین بە پێی وەکو کۆمەلگاکانی تر بڵێ بۆ خوێندنەوە نەماوەڵە لەبەری تۆڕی کۆمەڵایەتیات من لە تۆڕی کۆمەڵایەتی چاخۆ ناخوێنینەوە ئادی ئەوانەی کە بەکارهێنەری فەیسبووکن فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوانە بۆ ئەوە بەکارهێن گەشەی ئاستی علمی و زانستیان ببێن نە بەس بۆچی بەکارهێنێ بۆ پۆست و بۆ ڕسم و بۆ سناپ و بۆ ستۆری و بۆ ئەمانە بەکارهێن کەواتە ئێمە نەگەشتوین عەقڵیەت گەشتوین بە تەکنەلۆژیای سەردەم بەڵام عەقڵیەتمان نەگەشتوێتە عەقڵیەتی سەردەم ئەبێم عەقڵەتە بێنینە سەردەم سپاس دەکەین دکتۆر بگەرە مولابرز سەبارەت بەوەی کە چەند بۆ نمونە کاتژمێر بەمانەی ئاڵوودەبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان دادەنێت چونکە ساڵی ڕابردوو بۆ بزانام ڕێکخراوی تەنووسی جیهانی باز دەکە ئێستا ئاڵوودەبوونی بە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیان وەکو نەخۆشیەکی درێژخەیان هەژمار کردووە وڵا ئەوە زۆر ڕاستە لە ڕاستیە ئالوودەبوون بریتیە لە ئەوەی کە ئیتر ئەوەنە هۆگری ئەو شتە ئەبێت بەبێ ئەوە ئیدارە ناکەیت ئەمە ڕێک وای لێ هاتووە کە ئەوەنە سەرقاڵی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبووک و لایک و کۆمنتە ئیتر دابڕاوە لە هەموو شتەکانی تر ینی بەڕواڵە دوا دیارە ئەوەی پێوترێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان پتەو بووە یان با بڵێن بە یەک کاتچووە بەڵام ڕێک بە عەکسەوە جۆرێکی تر لە پەیوەندی کۆمەڵایەتی بێجانی دروست کردووە کە هەرێکە و تاگەرایەکی گەوری دروست کردووە لەبەرەوە بە فعلی ئەتوانین ئەمە نایبرین نەخۆشی و نەخۆشیەکە سەردەمیانەیە نەخۆشیەکە کە توانین بڵین تۆڕە کۆمەڵایەتەکان لەگەڵ خۆیان هێناوێتی بەڵام کەی نەخۆش خستووە بەکارهێنەرانی نەخۆش خستووە جارێکی تریش ڵێنەوە جیازەکە ئامێرەکە خۆی ئەوانە نییە با بڵین خەتاکار نییە بەڵکو ئەو کەسەی کە بەکارهێنێت و بگاتە ئاستی ئەوەی کە ئیتر بە شێوەیەکی ئەجگار فراوان لە ماوەی 24 سەعاتە زیاتر یان لە نیوەی ئەو کاتە زیاتر ئەو کەسە بەکاری بێنێت ئیتر ئەمە ئالوودەبوونە و بەتایبەتیش ئەوەی کە بەکاری هێنێ بۆ شتی خراپ بەکاری هێنێت ئیتر وای ئەمە لەمە ئالوودەبوونتر بێت چیتر بێت بۆیە لەم ڕۆ بە فعلی توانین نایبنین نەخۆشیێکی سەردەم و پێویستی بە چارەسەر هەیە پێویستی چارەسەرەکەیش لە ڕاستی چارەسەری ئەم شتانە شتێک نیە حەبێک نییە داوا پاراسیتۆلەکە بێخۆ سەرێشەکەت ناهێڵێت
پێویستی بە هۆشیاری هەیە و پێویستی بەوە هەیە کە مرۆڤ کاتەکانی بە شێوەیەکی باش تەرخان بکات بۆ بەڕێوەبردننی ژیان پێویستی بە ژیان پێویستی بەوە نییە کە تۆ بەدیا شاشەیەکی دابنیشیت و بەس لایک و کۆمنت بنووسیت و لە ڕاستیشە وای لێ هاتووە لایک و کۆمنتەکان تامی ژیانیشی نەهێشتووە من لە زۆر بەرنامەی تریشە ئەمەم بینیوە لە ڕووی دەرونی و پەروەردەیەوە کاریگەریەکی زۆر خراپی دروست کردووە تۆ سەیریکە ئەچی بۆ سەیرانێک بۆ نمونە دیمەنێکی جوانە بینی یەکسەر پەلێ ئەوەتە ڕسمی دیمەنەکە بگریت و بە پەلە لە فەیسبوکەکەدا بڵاوی کەیتەوە ئەوەنەی چێژ لەوە ئەبینی لایک و کۆمنتت بۆ بێ ئەوەنە چێژ لە دیمەنەکە نابینیت سفرەیەکی ڕازاوە دانراوە تۆ نان بخۆیت بە پەلە پێشەوەی دەستبەری بوو کەوچکۆنان خواردنەکە ڕسمێکی گریت و بڵاوێکیتەوە ئەوەنەی چێژ لە لایک و کۆمنتەکە بینی چێژ لەوەن لە خواردنەکە نابینی وای لێ هاتووە ئێمە بووینە بەوەی کە ئەمانوێت لە یەک دقیقەکە هەموو کەسێک بزانێت من لەکوێم من خەریکی چیم من با بڵین وای لێ هاتووە بووینە بە نمایشکەر یعنی ژیانی خۆمان ئەمێنوێ هەموو کەسێک ببینێت ئێمە ڕێک نەخۆشیەکە بڵی نەخۆشیێکی سەردەمانەیە لە شتە زیندوەکانی خستوین خەریکی شتی مردوین خەریکی شتی لاوەکین ئەوەنەی چێژ لەوانە ئەبینین چێژ لە شتە ئەسلەکان نابینین با بڵین بەستەنیا بۆ دیەکمان دروست کردووە لە ژیان هەر یەکەمان 2,000 هاوڕێی ئەخ من فریا ناکەم 2,000 هاوڕێ چۆن نتوانم بەڕێوە بەرم یعنی ئێمە ناسیاوێکی ئێزگار زۆرمان هەیە بەڵام هاوڕێیەکی کەممان هەیە بەڵام بەڕواڵەت سەیری کە لە ناو پەیوەندی کۆمەڵایەتی بڵێن تۆڕی کۆمەڵایەتی و هاوڕێی فەیسبووکە هەریەکەمان چەند هەزارێکمان هەیە دوای گلەی لە یەکتریەکن کەسی فریاویتر ناکوێت لایکۆ یا کۆمنتێکی بۆ بنووسێت ئەپارێتەوە بۆ ئەوەی کە نازانم ئەکتیڤم دابەزیەوە چیم بۆ یعنی ژیانێکی درۆزنانەمان بۆ خۆمان دروست کردووە پەیوەندیکی درۆزنانە ئەمانە هەموو دەتوانین بڵین نەخۆشیە و لە ڕووی پەروەردەیەوە کاریگەریکی زۆری هەیە لە ڕووی دەرونیەوە هەمومانی تا ڕادەیە گۆشەگیر کردووە ئەڵدەبووم تووشی گۆشەگیری اینجا گەر تۆڕی کۆمەڵاتی گۆلانی کۆمەڵاتی بێت تووشی لادانی کۆمەڵاتیشی نەکردون جگە لە لاوەزبوونی پەیوەندی کۆمەڵایەتێک بەڵێ با تووشی گۆشەگیری کردوین تووشی با بڵێن ئەو حاڵەتەی کردوین کە ئێمە بەستەنیا لە ناو خۆمانە ئەژێن بەڵام بەڕواڵە دوا دیارە بەناو دنیای ئەسوڕێنەوە بەڵام واش نییە ئێمە لە گۆشەیەکی ێزگار داخراوە دانیشتوین ژیان بە معنایەکی تر یعنی مانە ڕاستەقینەکەی ژیان خەریکە چێژی لە دەسە دەین و فریای ئەوە ناکەوین کە بە دوای چێژی ڕاستەقینەی ژیانە بکەوین خۆمان سەرقاڵ کردەوە کۆمەڵی شتی لاوەکیە هەموو ئەوانەیە کە ئەتوانین بڵێن خراپەکە هەندێک جار ئەو ناچێت چوارچەوەی تایبەتمەندی کەسێک کە بڕاتە بۆ شوێنێ مەسەرەن هەموو ژیانی تایبەتی خۆی بڵاو کاتەوە اینەوە ئاشکاکەین تایبەتمەندی ژیانی خۆ نیە خودت بۆ نمونێ دەبینین کەسێکی نزیکی دەمرێن لە کاتی مردندا سێڵفی لەگەڵ دەگری وێنەی بڵاو دەکاتەوە ئەمە پێشێرکردنی مەسەلەن یان نەخۆش مافی نەخۆشیش نییە ئەمە خۆی دووشت هەیە لێرە ینی کایی گشتیمانەیە لەگەڵ کایی تایبەتیە بەس لێرە تۆڕە کۆمەڵایەتەکان ژوای لێ هاتووە شتەکانی ئەوەنە تێکەڵاو کردووە جیاوازیەک نەماوەتەوە لە ناو کایی گشتی و کایی تایبەتیشە یعنی لەڕێی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی لەم ئاستە فراوانی و بەم شێوە خراپە زۆر بە ئاسانی مافی یەکتری پێشێ لەکەین کە لە ڕاستیە ئەمە ڕێک نیشانەیەکی کۆمەلگای تەقلیدیە کۆمەلگای نەریتیمانەیە لەگەڵ کۆمەلگای مۆدێرنە کۆمەلگای تەقلیدی هەموو کەسێک حەقی هەیە بەسەرتەوە ئەو جلت بۆ لەبەرایە بۆ ڕیشە تاشی بۆ سیماڵە تاشی بۆ نازانم چی بۆ کچت نابێ بۆ کوڕنابێ یەک دنیا بۆ کە هیچ مافی کەسی تری پێوە نیە جگەت شتێکی زۆر تایبەتیە کۆمەلگای مۆدێرن حەقی نییە بەسەرتەوە تقریبان تۆ بۆ خۆتە ژەیتوە بۆ ڕەزامەندی کۆمەلگا ناژەیت تۆ لە سنتەرای کۆمەلگا لە دەورتە بەڵام لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەو کای گشتی و کۆمەڵایەتی وا تێکەڵاو بووە وا بە یەکاتچووە مافی یەکتری پێشێ لەکەین و بەبێ ئەوی بە خۆشمان بزانین ئەوەی کە تۆ باست کرد ڕێک ئەو تێکەڵاو بوونی کایە گشتی و تایبەتیەیە کە هەریەکەمان لەسەر حسابی ئەویتر ئەڕابڕە زۆر جاریش ئەبێتە شەڕ لەسەر ئەمانە با بڵین کە من پێم خۆش نییە شتێکی تایبەتی من بڵاو بێتەوەی تر بڵاوێ کاتەوە لەوەش هەتروای لێ هاتووە وەکو نوکتە باسەکرێ ئەڵەیە گەر بکەوی ئەمڕۆ لە جادیەوەی دەست بگرن ڕسم تەگرن ئیتر بە زۆر بە ئاسانیش بە لەحزەیەک بڵاوە بێتەوە بە هەموو دنیاشیاوە بۆ منە وێنەی مردوو یاخود نەخۆش ڕەنگە خەڵکێک کەسێک سەردانی کەسێک نەخۆشیکی بێ حەز نەکات بڵاو بکرێتەوە بەڵام بڵاوی دەکاتەوە کە سەردانی فڵان کەسیان کردووە کە نەخۆشە و
وەڵاهی زۆر شتی هەیە شیاو نییە ئەوانە شتی تایبەتین ڕاستەکەی من بۆ خۆم بەڕاستی بە باشی نازانم بە جوانی نازانم زۆر شت هەیە ڕسمی نەخۆشێک کە ئیتر زۆر زەلی لە کەوتو ئاهات بڵاوێکی تو منەوە بەڕاست نازانم بەڵام هێشتا ئەوە زۆر عیب نییەوەکەوەی کە تۆ عیبی کەسێکی تر دەرخیت یعنی تا ڕادێک ئەوە ئەتوانین بڵێن جۆرێک لە ژیانی کۆمەڵایەتی کۆمەڵگاکانەوە دیاری ئەکات ئەوە ڕەنگە تەقەبول بکرێ بە هەر شێوەیە بێت بەڵام هەنێشتی زۆر تایبەتی هەیە کە ئەبێتە مایەی ڕوشانی ئەویتر کەرامەتی ئەویتر عیزەتی نەفسی ئەویتر یان عیبەکانی دەرخستنی عیبەکانی ئەویتر ئەمانە شتی ناشرینن وەکو ئەوی کە دکتۆرە ژووتی کە یاسان نەبوو لە غیابی یاسایە زۆر شتی تر ئەکرێت لەو ئەوانە ناشرینە ئەوانە تۆڕە کۆمەڵایەتەکانی ناشرین کرد دەکەم دکتۆرە تۆ وڵاتانی دەرەوشت بینێوێن یاسایەکە تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود باش بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکە خۆی تۆڕی کۆمەڵایەتی پێوەستە بە کۆمەڵی یاساویانی بە تەنها حتمما لە جیهانە تاوەکو ئێستا کێشەی مەسلەی ئینتەرنێت و ئۆنلاین و ئەو تاوانانەی کە لە ڕێگەی ئۆنلاین و ئینتەرنێتەوە ئەکرێ نەتوانراوە وەکو کۆمەڵهی ئەوەی کە لە کۆمەڵگە واقعەکە ئەکرێت ڕێک بخرێت یعنی لەسەر تاسەری جیهانە ئەم کێشە هەیە بەڵام کەمترە لە وڵاتانەی کە هیچ یاسایەکیان نیوە کەمترە لە وڵاتانەی کە هیچ ئامادەسازیەکیان بۆ بەکارهێنانی ئەوانە نەکردووە مەسەرەن هەندێک لەوانەیە بۆ نمونە لەو کۆمەڵگانەی کە بەشێک بە یاسای ڕۆژنامەگەری بەشێک وابەستەیە بە یاسای ژیانی تایبەتەوە بەشێک وابەستەیە بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلەکترۆنیەکانەوە ینی بە کۆمەڵێک یاسا ڕێکخراوە بەشێک پێوەستە بە یاسای میدیای ئەلەکترۆنیەوە کە ئەوان ڕێکیان خستووە ینی بە هەموو ئەمانەی کە هینیان کردووە تا ڕادەیەک لە زۆربەی وڵاتانە ئەمە ڕێکخراوە کاتێکە من توێژینەوەیەکە کەم لەسەر تۆڕی کۆمەڵایەتی سێرچەکەم بە هی وڵاتەکانی ترا بەو یاسایانی کە پەیوەستن بەم بوارەوە تا ڕادەیەک توانراوە لە تاوانی ئەمانەوە لە کەمکردنەوەی کێشەکانی ئەمانە کەمکەنەوە هەرچەنە واقعەکە جیاوازە یعنی تۆ ناتوانانی ئەگەر هەمان ئەو یاسانی کە لە کۆمەڵگەیەکی ئەوروپیا دانراوە بۆ ڕێخستنی تۆڕی کۆمەڵایەتی بێنینی لە کوردستانە هەمان ئەو یاسایانە دەربکەین لەم هەرێما و جێبەجێشی بکەین لە دادگاکان ئەو تەنفیز بکرێ و ئەو کەسانەشی سەرپێچیەکەن بگیرێن ناتوانین بڵێن ئێمە ئەتوانین تاکێکی کۆمەڵگەی کوردی وەک تاکێکی کۆمەڵگەی ئەوروپی لێ لەبەر چی لەبەرەوەی تاکی کۆمەڵگەی کوردی پەروەردەمان جیاوازە سایکۆلۆجیەمان جیاوازە باگراوندمان جیاوازە مێژوومان جیاوازە سەقافەتمان جیاوازە پێداویستیمان جیاوازە کاتمان جیاوازە تاک لە کۆمەڵگەی ئەوروپیا کاتی نییە سەیری ئەوەندە دانیش ئێمە هیوا هەیە 24 ساعتە فەیسبووکەکەی کردوێتەوە لەوێ ئەوان ئەو سەقافەتیان بەو شێوە نییە کە لە ناو دەوائیرە مۆبایل بەکارهێنان تۆڕی کۆمەڵایەتی مەمنوعە کە ئەچێتە ماڵەوە کاتەکانی بەشکرەوە کاتی ئیشکردن و کاتیان لەبەرەوە سیستمی ڕێخستنی ژیانی تاکێکی کۆمەڵگەیەکی ئەوروپی و سەقافەت و مێژووی و پەروەردەی جیاوازە لە تاکێکی ئێمە بەرزوتە تاوانی زۆر لە ڕێی ئینتەرنێت و بڵین ئەگەر تاوانی ئەلکترۆنی ناوی بنین ئەنی دیارتیان پێدواوانەی کە لە کوردستانە چین مەسەڵەن تاوان ئەو شتانی کە بە تاوان هەژمار دەکرێن و بۆی تۆڕ کۆمەڵایەتیەکانەوە ئەنجام بەکارێنەر ئەنجامیان دەدات خۆی تاوانەکان ئەوەی کە ئێسمە لە کوردستانە بەڕاستیی بینین ئێمە یەک شتمان هەیە ینی با من یەک خەریتە بۆ ئەو مۆزوع بکێشم کۆمەڵگەی ناو ئێمە ناڵێن ناو تۆڕی کۆمەڵایەتی ئەڵین کۆمەڵگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بە کۆمەڵگەی خەیاڵ و ئیفتیرازی باسەکرێت لەسەر چاوەکانە لەگەڵ ئەم کۆمەڵگەی کە ئێمە ئاوا دانیشتین بەرامبەر یەکەژین پێڵن کۆمەڵگەیکی واقع ئەمە واقع من واقع ئەزانم تۆ کەسێکی قسەت لەگەڵاکەم بەڵام هەموو ئەو کەسانێک کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێمە هەن ڕاستە بیشیان ناسین کۆمەڵگەیەکی ئفتیرازیە مامەڵەکردن لە نێوان ئەم دوو کۆمەڵگای کێشەی بۆ ئێمە دروست کردووە تاکی ئێمە دێ لەم کۆمەڵگە واقعیە ڕەفتارێکی ترەکە لە کۆمەڵگەکەی ترا ڕەفتارێکی ترەکە یەک بەرکەوتە ئەکا بۆ نمونە هەندێک شت لە کۆمەڵگە واقعیەکە دروست نییە بەڵامەوە چ لە کۆمەڵگە خەیاڵەکە ئەمە ممارەسە ئەکا و هەندێک لەم شتانەی کە لە کۆمەڵگە کۆمەڵایەتی ئفتیرازیەکە خەیاڵیەکە دروستە بێ ئەبێ بە کێشە بۆ کۆمەڵگە واقعیەکە بۆ نمونە ناوزڕاندن و تەشیر ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندنا ڕێگەی لێ گیراوە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەبەرەوەی ڕێگەی لێ نەگیراوە ئەو یەکێکە لە تاوانەکان ناوزڕاندنە تەشیرە نەمانی ژیانی تایبەتە وەکو مامۆسا باسی کرد من سوتفەکە ئەچمە ئاهەنگێکەوە داوت کراوم ئەڕۆمە ئاهەنگەوە ئەچمە پرسەوە ئەچمە لای نەخۆشێکەوە کاتێک ئەزانم برادێک لەو ڕسمێکی گرتوویت
کوورەی ئەرز بینیویتی بەڵکو من حەز نەکەم بزانم خەڵک بزانێ من لەو مناسبەیە بووم لەبەرەوە ژیانی تایبەت نەماوە بەرکەوتەی کولتوریمان دروستە بێ بەرکەوتەی بەهاوقێمی کۆمەڵگەی کوردی ئەبێ ناوزڕاندن و تەشهیرکردن و شکاندنی بەرامبەر ئەوێ ئاژاو و کێشەی کۆمەڵایەتی من بەرەو ئەوە ئەڕوا کۆمەڵگەی ئێمە بەم هینانە ئاسایشی کۆمەڵایەتی خەریکەتێکە چێ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یعنی ئەوەتانە خەریکە دوو عەشرەت بەسەر یەکترادەن لە پڕادوان ئەبێ بە شەڕ کۆمەڵای بێ بە جمهوری ئەولا کۆمەڵەکە بێ بە جمهوری هێلا سەقافەتی تاکی کۆمەڵگەی کوردی ئەم تاوانانە و تاوانی تریش ئەخولقێنێ لەناو کۆمەڵگە چونکە ئێمە لەناو کۆمەڵگە واقعیەکە پێداویستی ئێمە چنێکە تاکێکی ئەوروپی کۆمەڵگەی واقعیەکەی زۆر دوور نییە لە کۆمەڵگەیەکی افتیرازیەکەی چکە لە کۆمەڵگە واقعیەکە دابڕانی کۆمەڵایەتی بۆ دروست بووە ئەچێ لە کۆمەڵگە خەیاڵەکە جێبەجێەکە بەڵام ئێمە هاتوین بە کۆمەڵگە خەیاڵیەکە کە من کۆمەڵگەی من هێشتا کۆمەڵگەیەکی واقعی کۆمەڵایەتیە وازم لە کۆمەڵگە واقعی وایە ناچێ بۆ تەعزیێنەیەچێ بۆ پرسە ناچێ بۆ هیچ ناچێ لایک کۆمنتێک مۆزوعەکانی خۆی حەلەکە دەی ئەمە بۆ کۆمەڵگەی ئێمە کێشەیە دروستەکە دابڕان دروستەکە ئینعیزال دروستەکە هەموو ئەمانە ئیدمان دروستەکە بۆ ئەوان ئەمانە هەموو ئەو کێشانن کە بەڕاستیە بەڵام وەکو تاوان تا ڕادێک تاوانی ناوزڕاندن و تەشهیر و ئەمانە زۆرتر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵێ بینەرانی بەڕێز ناوبەڕێکی کورت و دوای ناوبەڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێتی برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر سەمەد سەبارەت بە ئاسایشی کۆمەڵایەتی ینی بە چ جۆرێک مەسەلەن تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر هۆشیاری بەکارهێنانیان نەبێت یا خۆت ڕۆشنبی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانمان نەبێت کاریگەری خراپی دەبێت لەسەر ئاسایشی خێزان لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان. بێگومان کۆمەڵگا فرەڕەهەندە و لێک کاتیشە کاریگەر و کارلێکراوین لەسەر یەکتری ئەنی هەم تا کاریگەرە لەسەر کۆمەڵگا و هەم کۆمەڵگاش کاریگەری ڕاستەخۆی لەسەر ڕەفتار و
عقلێتی تاکەکان لەم ڕۆوە ئێمە هەمیشە پێویستیمان بەوەیە کە کاریگەریەکانمان لەسەر یەکتری ئیجابی بێت چۆن بتوانین ئیجابی بێت ئەمە پرسیارێکی خۆڵە و ئاسانیش نییە ڕاستەخۆ پەیوەندی بە گەشەی کۆمەلگاوە هەیە و گۆڕانی کۆمەڵایەتیش پرۆسەیەکی درێژخایەنی مێژووکردی لەسەر خۆیە ئاسان نییە یعنی وەک گۆڕانی سیاسی نییە گۆڕانی سیاسی لە ماوەی 4 ساڵە لە وڵاتێکی بڵین ئاساییە انتخابێکە کرێت و سیستمی حکومڕانی ئەگۆڕێت و لەو بابەتانە بەڵام گۆڕانی کۆمەڵایەتی جاری وا هەیە نەوەیەک دوونەوە سێنەوە ئەوێ بە قوربانی اینجا کە ئەتوانێت گۆڕانکاریی زۆر سادە و بچووک لەسەر کۆمەلگا دروست بکات بۆیە هەمیشە پێویستی بە هێزێکی زۆر فراوان هەیە ببێتە وەگەڕخەر و پێشەنگی کۆمەلگا و دوجار کۆمەلگا بسوڕێنە بیچەرخێنێت زۆر جار هەیە گەر لە ڕووی فەلسەفی و ئاوا شوبهانوانە کۆمەلگا جەستەیەکی زەبەلاحە چۆن تایەکی سایرە ئەسوڕێنێت بەڵام هێزێکی زۆر فراوانی ئەوێ بۆی ئەم تایە بسوڕێنێت ئەم زەبەلاحە لەگەڵ خۆیان لە بەرەنجامی سوڕانەوەکە کۆمەلگا بەرێتە پێشەوە هەمیشە کۆمەلگایش ئاوها پێویستی بە هێزێکی زەبەلاح هەیە بۆ ئەوەی بیسوڕێنێت بیچەرخێنێت بۆ ئەوەی لە دۆخێکەوە بیجۆزێت و بۆ دۆخێکی تر ئەمە ئەو کاتانە ئەبێت کە ئێمە پەیوەندیەکانمان پەیوەندیشی باش بێ لەگەڵ یەکتریا خۆ ئەگەر پەیوەندیەکانمان متوربە نەبێ بە دیموکراتی متوربە نەبێت بە لێبوردەیی متوربە نەبێ بە یارمەتیدانی یەکتری زۆر زەحمەتە بتوانین کۆمەلگا بەرینە پێشەوە و ئاسایشی کۆمەڵایەتیمان بپارێزین ڕێک بە پێچەوانەوە ئەگەر ئەمە نەکەین ئەبینە ڕێگر لەمپەر لە بەردەم گۆڕینی کۆمەلگا لە دۆخێکی خراپ لە ڕووی ئاسایشی خێزانی و کۆمەڵایەتەوە بەسەر کارگەری خراپی چی بووە بۆ نمونە پەیوەندی کۆمەڵایەتی کوشتووە بە شێوە زانستەکەی یعنی لە ڕاستێ پەیوەندی کۆمەڵایەتی جۆری زۆرە پەیوەندی یەکەمینەکان هەیە دومینەکان هەیە با بڵێن پەیوەندی ژن و پیا و پەیوەندی هاوڕێیەتی پەیوەندی کڕیار و فرۆشیار ئەمانە پەیوەندی ئاسایەکەی نەهێشتووە ئەوەی مامەسا ژووتی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەوێ بەشداری پرسەیەک بکات لە ڕێگەی پیرۆزبایەکە ئەوێ بەشداری شاییەک بکات ئەمە وای لێ هاتووە پەیوەندی ڕاستەقینەکە پەیوەندی زیندۆکەی مرۆڤەکان لەگەڵ یەکتریان نەماوەتەوە ینی جەستەیەکی بێجانە ماڵەوەش ڕەنگە خێزانەکان وەکو یەک بۆ نمونە و توێژێکی باش نەکەن یاخود بێک و هەمویان سەرقاڵی مۆبایل و بەکارێنێت تۆڕە کۆمەڵاتەکەن بەڵێ ئێمە ئەزانین مناڵ بەرهەمی خێزانە بۆ نمونە بڵین خۆی مرۆڤ کە لە دایکە بێ ناسنامەیە لە ڕێگەی پێگەیاندنی کۆمەڵایەتیەوە ناسنامەی نەتەوەیی چینایەتی باش و خراپی ئیمانی و بێ ئیمانی هەمووانی تری بۆ دیاری ئەکرێت سەیرەکەی مناڵ ئەوەندەی لاسایی دایک و باوکە کاتەوە ئەوەندە بە گوێی دایک و باوک ناکات ئەمە بنەمایکی پەروەردەی زۆر ئاشکرا هەیە مناڵ کەمتر پێویستی بەوەی نەسیحەتی بۆ بکەیت خۆت ڕفتارەکەت جوان بکە مناڵ لاسایی تۆ ئەکاتەوە زۆر پێویستیت بەت بەوە نیە کە تۆ دەمت ماندوو بکەیت بۆی وا بکە وامەکە من و تۆ بڵین وەک باوک و دایکێک ئەوەنە خەریکی مۆبایلەکەمانە بین مناڵەکە لاسایی ئێمە ئەکاتەوە لەو کاتەیە ئەمەیە وای کردووە پەیوەندی ژیانی خێزانی تا ڕادەی کاریگەریەکی زۆرە ینی باڵین بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکە وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتەکانشی تێکداوە ئەگەر دایک و باوکەکە کەمتر بەکاری بێنێت مناڵەکەش بەوش بە هەمان دەستور لاسایی دایک و باوکەکە کاتەوە کەمتر بەکاری هێنێ بەڵام ئەگەر من خۆم 24 ساعت دەستمەوە بێ دوجار بە مناڵەکەم بڵێن بەکاری مەهێنە بێگومان قسەکەم هیچ کاریگەریەکی نامێنێت ئەمانە لە چەندین وەڵین گۆشەی ترەوە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕادە بەدەر وای کردووە پەیوەندی خێزانی دوجار ئاسایشی خێزانی تێکداوە دوای قسە سەرەوە دەکەین کە منداڵ ئێستا بۆن و زۆر بەکارێن کاریگەری خراپەکانی چێت لەسەر منداڵ بۆن لە تەمەنی چەندەوە بە تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنێت دکتۆرە نەزاکەت گەرەمولای بەڕێز سەباردەوەی کە بەڕێز ئاماژەت بە کۆمەڵێک تاوان کرد وەکو تەشیر و ناوزڕاندن بۆ لە تۆڕە کۆمەڵاتی یاخود بۆ نمونە لێک جیابوون و هاوسەرەکە یاخود هەڵخەڵەتانی کەسەکان بەڵام ئێستا کۆمەڵێک جگەرەوەش پەیجی سێبەر دروست بوون تا چەندێک لە تۆڕە کۆمەڵاتیەکە و پەیجە سێبەرانە مەترسیەکانیان زیاد کردو بۆ نمونە لەلایەن بەشێک لە حیزبەکان بەشێک لە بەرپرسەکان سپۆنسەریان دەکرێت خۆی ئێمە ئەو گرفتانەی کە هەمان بوو لە کۆمەڵگە واقعیەکە کۆپیمان کردو بردومانتە ناو کۆمەڵگە خەیاڵێکەوە کە تۆڕە کۆمەڵایەتیەکانە واتە ئێمە لە ناو کۆمەڵگە واقعیەکە چ کێشەیەکی کۆمەڵایەتیمان هەبووە و ئەو بۆشاییە هەتا ڕادەیەک بڵم لە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکانە نەمانتوانیوە بە ئاشکرا جێبەجێکەین کە تۆڵە لە یەکێکەکەینەوە کە ئازاری یەکێکە دێن کە ئەمانەوێت کەسێک بشکێنین کە ئەمانەوەی کێشەیەگەر بۆ لە خێزانێکا دروستکەین لایەنە سلبێتەکانیشمان بردوتە ناو پەیوەندی
واقعین خەیاڵیەکەوە مەسلەی ململانە سیاسیەکان ینی ئێمە هەر کێشەی کۆمەڵایەتیمان نیە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە هەر کێشەی ناوزڕاندنمان نیە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە هەر کێشەی بێزارکردنی و بڵێن ئەوەی کە بڵێن بێزارکردن و تەحەڕوشکردن و کۆمەڵێ ئەو شتانەمان نیە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیەکان مەسایل لە سیاسیەکانی ژێستە بووە ینی پەیجە سێبەرەکان ئەو شەڕەی کە جاران حیزبەکان خۆیان ئەیان کرد و دوجار میدیاکانیان شەڕەکانیانە کە میدیا واقعیەکانیان ئێستا نەخۆیان ئەیکەن نە میدیا واقعیەکانیان ئەیکات لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە ڕێی پەیجە سێبەرەکانەوە ئەم کێشاناکەن و ئەمانە نەک تەنها دەرهاویشتەی بۆ ململانەیەکی سیاسی و تند هەیە کە جاری وا هەبووە دوو حیزب لەسەر فەیسبوک بۆ بە شەڕ دوای چەند کۆبوونەوەیکیان کردووە تا گونجاونەتەوە لەگەڵ یەکترا یەکێکیان تەشیری بە مەسەرکردایەت یەکێکیان کردو یەکیان مەسەلەن گەنجەکانیان پەلاماری مەسەلەن کەسایەتی یەکێکی تریان تاوە نەک تەنها ئێمە درێژکراوەی کێشە سیاسی و کۆمەڵایەتی و دەرونیەکانی ناو کۆمەلگە واقعیەکە خۆمانمان بردوێتە ناو کۆمەلگە خەیاڵیەکەەوە کە کۆمەلگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەوێ گەورەمان کردوون و لەوێ خراپترە توانین چونکە تۆ لە هەمیشە لە ژیانی واقعیا زۆر جار بەو کەسە زۆر ناوێری وەک لەوەی لە ژیانی نهێنیا پێی ئەوێری ئەوەی ڕوبەڕوو کە تۆ بەرامبەری کەسێگەیکەی کەمترە لەوەی کە تۆ بە نهێنی بەرامبەری کەسێک ئەتوانی بیکەی ئەوەی بۆ نمونە زۆر کەس ئێستاڵێ مەسەلەن من لە کەناڵە میدیایەکەم و فلانە کەس ناشکێنم چونکە کەناڵە میدیایەکەم غەرامە ئەکرێ بەڵام پەیجە سێبەرەکەم سەدان کەسە شکێنێ ڕۆژانە هیچ غەرامەیەک نایگرێتەوە لەبەرەوە لەم ژیانە تاوانەکان گەورەترن و لەم ژیانە ململانیەکان سەختترن ململانی سیاسیەکان تەنها ململانێ پەیجە سێبەرەکان تەنها ململانی حیزبە سیاسیەکان زەختتر ناکاتەوە دەرهاویشتەی ئەم ململانەیە لەسەر تاکی کۆمەڵگەی کوردی چییە ئەو گەنجانەوە ئەو کەسانەی ئیداری پەیجەکانەکەن و ئەوانەی ئەکەونە ژێر کاریگەری ململانەی پەیجە سێبەرەکانەوە تاکێکی نائارام تاکێک بە ململانێ گەورە ئەبێ کۆمەڵگەیەکی نائارام و کۆمەڵگەیەک کە بەردەوام لەوایە کێ ئەیباتەوە و کێ وەڵامی کێیایە و کێک ئوینەکە کەواتە دەرهاویشتەی ئەم پەیجی سێبەر دەرهاویشتەی ئەم ناوزڕاندن و تەشیرە دەرهاویشتەی شکاندن و بەرکەوتەی کەسایەتی و ژیانی تایبەت کەوای لێ هاتووە تۆ نازانی چۆن بجوڵیتەوە لەبەرەوەی ترسی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڕاستی بشکێنرێت لەو وێنەیەکت بگیرێت لێوێنانی تەشیرت پێ بکرێت لەبەرەوە ئێمە ئاسایشی سیاسیمان ئاسایشی کۆمەڵایەتیمان ئاسایشی تاکمان لە ڕووی دەرونی و لە ڕووی ژیانی تایبەتی خۆیەوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە بەردەم مەترسیایە ئێمە کۆمەڵگە واقعیەکەمان هێشتا بە یاسا زۆر کێشەی چارەسەر نەکرابوو ڕێک نەخرابوو ململانەی سیاسی ناو کۆمەڵگە واقعیەکەمان هێشتا هەر هەیە و بەردەوامیە عەقڵیەتی خێڵایەتی و ناو کۆمەڵگە واقعیەکەمان و ئەو عەقڵیەتەی کە ئێمە ئێستش تاوەکو ئێستا بە دوای ئەوە ئەگەڕین عیب و فەزیحەت و یەکێک بشکێنین کە کۆمەڵگەی کوردی ئەم بابەتانەمان هەیە ئەمە لە کۆمەڵگە واقعیەکە هەمانە کۆمەڵگە خەیاڵیەکەشی هاتووەتە پاڵ بە زەقتر و بە ئینتر لە ناو کۆمەڵگە خەیاڵیەکان ممارەسەیە ئەەکەین کە لەویا ممارەسەی ئەەکەی بە خراپتر ئەشکێتەوە ناو بۆ نمونە کە دوو پەیجی سێبەری دوو حیزبیات هەر پەیجی سێبەر حیزبەکان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەبێ بە شەڕ حیزبەکانش لە دەرەوە ململانەکەیان بۆ تون دەبێتەوە دوو خێڵ دوو عەشرەت کە ئەبێ کوڕەکەیان یا کچەکەیان یا دوو کەس ئەبێ بە شەڕیان عەشرەتەکەش لەملاوە ئەبێ بە شەڕیان کاتێکە لێرە ململانەیەک زەقە بێتەوە لە ناو کۆمەڵگەکەشە ململانەکە کەواتە ئێمە لە ناو کۆمەڵگەیەکی واقعی پڕ مەشاکیلا بووین کۆمەڵگەیەکی خەیاڵیشمان هێناوە مەشاکیلەکانمان بردوێتەوە کەواتە لە نێوان دوو کۆمەڵگەی پڕ مەشاکیلای بەس ئەگەر کەسێک بۆ نمونە لە ئەکاونتی فەرمی خۆی بە کۆمنتێک یاخود بە پۆستێک بۆ نمونە تەشیر و ناوزڕاندن بکات سزا دەدرێت سزای بۆ هەیە یاخود ئێمە ئاشناین بۆ سزەوەکو یاسا هەیە یعنی من ناڵێم بۆ شای یاسایی زۆرە یاسا هەیە بەڵام ئەم یاسانە تا چەنە جێبەجێکرێەوە تا چەنە تاکەکان هۆشیارن بەرامبەر ئەمە بەڵێ سیاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلەکترۆنیەکان هەیە من خەبیری چەند کەیسێک بووم لە دادگای سلێمانی بۆ کەیسی ڕۆژنامە نووسی و ئەوانە هەیە لەسەر فەیسبوک غەرامە کراوە هەیە لەسەر نامەی مۆبایل غەرامە کراوە هەیە لەسەر بێزارکردنی خەڵک بە مۆبایلەکەی یان بە هەڕەشەکردن یا بە جۆرێ لەوانە غەرامە کراوەوەی مەسەلەن عقوبەکەشی ینی قورسە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلەکترۆنیەکان مەسەلەن یاسای تەشیر و ناوزڕاندن کە تۆ ئەمانە هەیە مەسەلەن یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان هەیە کە کۆمەڵە شتی ڕێکخستووە بەڵام تاکەکە هۆشیار نییە بەمە و لێپرسینەوەش لەمانە ناکرێەوە دادگاکانیش
تا ڕادەیەکی زۆر مەسەلەن سزاکە بۆ نمونە کەمە یاخود زۆرە بۆ ئێستا لە مادەیەکی باسی ڕەشە و جنێ و مەسەلەن هەواڵ هێڵبەستراو دەکات لە نێوان 6 مانگ بۆ 5 ساڵ غەرامەی بڵین مادی 1 میلیۆن تا 5 میلیۆن مەسەلەن بێزارکردن لە 3 مانگ تاوەکو ساڵێک لە 750 دینارەوە مەسەلەن غەرامەکەی دەست پێەکە مامەڵی پێکرێ من کەیس هەبووە لە سزاکان لاستی و هەڕەشانن کە ئێستا خۆی سزاکە دەبوون من خەبیری کەیس بووم لە ناو دادگای سلێمانیا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی کەسێک ئەکاونتی خۆیەوە هەڕەشەی مەسەلەن شکاندنی بە ناوزڕاندنی بە کەسایەتێکی دیاری شاری سلێمانی کردبوو غەرامەکەی مەسەلەن خەبیرەکان دیاریەکەن لە ملیۆنێکەوە توانی تا 9 میلیۆنی بۆ دیاری بکەیت بەپێی جۆری تاوانەکەی بێ ئەمە هەیە بەڵام خۆتە زانی تۆزێ جێبەجێکردنی یاساکانیش لە دادگاکانە سستیەک هەیە تا ڕادەیەک بەری ئەو تاوانە زۆرانە ئەو کێشانە ینی پێویستی بە یاسایتر هەیە بەڕاستی. دکتۆر سەبارەت بە مەسەلەی منداڵ ینی لە تەمەنی چەندەوە بۆنم کەسێک منداڵێک تۆڕی مەزن کۆمەڵایەتی بەکاربێن یاخۆ ئەکاونتێکی بۆ دروست بکرێت بۆ لە ڕووی کاتیشەوە زۆر جار تا مەسەلەن کاتێک درنگانێکی شەو لەگەڵ لایک واک منداڵەکان مەسەلەن تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێن جاچی لە یوتیوب بێ بە سیرکردنی مەسەلەن سرود و مەسەلەن فلام کارتۆنی مناڵان ڕاستیان ناوەکەی بەخۆیەوەتی مناڵ دنیایکی تایبەتی هەیە و تەواو جیاواز لە دنیای هەرزەکار و دوجار دنیای گەورەکان دنیای کامەڵ مرۆڤ یعنی ئەگەر بە خێرایی تەمەنی مرۆڤ ئاوا دابش بکەین مناڵیمان هەیە هەرزەکاریمان هەیە گەنجیمان هەیە کامەڵبوون و دوجاریش پیربوون بە ساڵاچوون هەرێک لەم تەمانە تایبەتمەندی خۆی هەیە سروشتی خۆی کێشەی خۆی هەیە پێداویستی خۆی هەیە تەمەنی مناڵی کە تەمەنی بناغەیە بۆ خۆناغەکانی تر ئێجگار حساسە گرنگە و پەیوەندیدارە بە ئایندەی مرۆڤەکە و کەسێتی ئەتوانین بڵین دیاری ئەکات تەنانەت بەشێکی زۆری زانایانی دەروونناسی 5 ساڵی تەمەنی یەکەم بە بناغەی کەسێتی مرۆڤ یەکێک لەوانە فرۆیدیشە دائنێن بە کورتەکەی بایەخی ئێجگار زۆری هەیە تەمەنی مرۆڤ تەمەنی مناڵی کاتێک ئێمە ئەتوانین بڵین تەمەنی مناڵی بە شێوەیەکی دروست ئەڕابەڕێەوە کە ئەم مناڵە بەهرەمەند بێت بە پێداویستەکانی مناڵی و تێکەڵاوی دنیای گەورەکان نەکرێت لەبەرەوە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا ئەوانە بە هەموو شێوەیەک دروست نییە بخرێتە ناو دنیای مناڵەوە مناڵ پێویستی بەوەیە کە چێژ لە ژیانی مناڵی خۆی وەرگێت پێویستی بەوەیە یاری بکات پێویستی بەوەیە ئەگەر لە قۆناغێکی تررا پێویستی بۆی فێری قسەکردن و زمان بێت پێویستی بەوەی ئەگەر هەڵی کرد هەڵەکەی بۆ ڕاز بکرێتەوە ئەمانە ژیانی مناڵی وا لێکە کە بە شێوە دروستەکە بڕات خۆ ئەگەر قۆناغی مناڵی بە نادروستی تێپەڕان ئەم نادروستیە هەروە بە ئاسانی بەسەرە تێ ناپەڕێت دوجار لە قۆناغی هەرزەکاریە تۆڵی لێکاتەوە یەک دنیاگری دەرونی لەگەڵی خڕکاتەوە دوجار لە هەرزەکاریە ڕەنگەداتەوە لە ژیانە ئەمەش بە هەمان شێوە دوجار لە گەنجیا و بە هەموو قۆناغەکانی تر واتە ئەم بابەتانی کە لە قۆناغی مناڵیەگە چارەسەر نەکرێت و قۆناغی مناڵی بە شێوەیەکی نادروست تێپەڕان دوجار کاریگەری زۆری هەیە لەسەر قۆناغەکانی کەسێتی تێکەوە سەوات بووبوومە بەشێک لە دایکان و باوکان ئایپادێک دەدەن دەست مناڵەکانیان بۆم لە یوتیوب گوێ لە شتی مناڵانەکرێت ڕەنگە دوجارنی بڕات بۆ سەر شتێکی نەشیاویش ئەمە زۆر خراپە ینی بۆم بەکاربێنێت ئەمە لە ڕاستیە پێویستی بە ڕوونکردنەوەی ورد هەیە ئێمە ئەزانین تەکنەلۆژیای سەردەم هەمیشە پێویستە بەکاربێنرێت بەڵام چەند بەکارهێنرێت و چۆن بەکارهێنرێت ئەو کاتە لایەنە باش و خراپەکەی دیاری ئەکات گرنگە مناڵ خراپ نییە و ئایپادێکی بۆ بکڕێت و فیلمێکی کارتۆن ببینێت بەڵام کاتێکی کەمی بۆ دابنێت نەک دایک و باوکەکە بۆی بخاتە سەر کەناڵێکی تەلەڤیزۆنی ئەفلام کارتۆن و دابنێت و ئیتر خۆی جێی بێڵێ بە 3 ساعات و 4 ساعت ئەم مناڵە ڕەنگە سەرنجی بۆ دیمەنەکان بۆ فیلمەکە بۆ دەنگەکە بۆ هەموو شتەکانی تر ڕابکێشرێت بە دیارە و دابنیشێت بەڵام دوجار کاریگەری هەیە بۆ سەر چاوی بۆ سەر شانۆملی بۆ سەر تەندروستی بۆ سەر عەقڵێتی بۆ سەر زمانی هەمووی کاریگەری هەیە کاریگەری خراپ ئەمە زیانە بۆ گەورەش ڕاستە لە ڕووی تەنووسی بۆ سەر نازان پشت و بێگومان بەڵام من مەبەستم لەوە بوو لە ڕاستیشە خراپیش نییە تۆ لە ڕێگەی
ئەم ئامێرانەوە فێرکاری با بڵێن بۆ مناڵ بەکاری بێنێت وە لە ڕاستیشدا ئەبێتە مایەی هۆشیارکردنی مناڵەکە ئەزانێت بەم دوگمەیە ئەوە کاتی بۆ دابنرێت کاتەکەی لە پێناو گەشەکردنی لایەنی عەقڵی چێژ خۆشی مناڵەکە بەکاربێنێت لەمە زیاتر بێت خراپە بۆ ژیان. دکتۆرە سەبارەت بە زیانی ئابووریش چەندێک ئەوانە تۆڕە کۆمەڵاتەکە نازانم سناپ چات ئەوانە کاریگەری مەسەن زیانی ئابووریشیان بۆ نمە چاولێکەری لە خواردن بۆ نمونە باز دەکەی راپۆرتی خوێندەوە کە بۆیە و مەسەلەن فلتەرانەوە نەشتەرگەری مەسەلەن جوانکاری زیادی کردومە شەر کاریگەری خراپینی بە کورتی بە سپاس دەکەم. خۆی کاریگەریەکان نانی دابشکەی بەسەر بوارەکانە کاریگەری سایکۆلۆژی ئەوەی فیزیکی کە پرسیارە لە مامۆستا کرد بۆ گەورە بۆ بچووک لە ڕووی فیزیکیەوە ینی جەستەی ئایا چاو لاوازبوونی ماسوولکەکان و کاریگەری لەسەر عەقڵیەت و تەنانە دەڵێ ئەو کەسانە خواردنیشیان تێکەچێ ئەوەندە ئیدمانە بن بەوە خواردنیان تێکەچێ ینی هەیە لە وڵاتانە ئێستا ئەوەندە ئیدمان بۆ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان دکتۆری تایبەتی بۆ گیرە بۆی دوور بخرێتەوە لە ڕووی بەڵێ لە ڕووی سایکۆلۆژیشەوە کاریگەری هەیە کە لەو شتانەی کە دروست سەکرێ ئەڵێ تاک تووشی نەخۆشی دەرونی ئەکا بۆ نمونە ئەبینێت ئەم کەسە ئەمڕۆ سیارەی کڕیوە بەیانی دەرچووە دوو بەیانی ژنیە ناوە ئەو مناڵی بووە ئەو ماڵێکی گۆڕیوە ئەو جەستەی خۆی پیشان ئەو تەجمیلاتەکە ئەمانە کاریگەری دەرونی ئەبێ لەسەر تاکی کۆمەڵگەکە لەسەر ئەوەی کە ئەم ئایا ئەتوانی ئەمە بکایە نایکە هەر پێ ئەڵێن جێڵە زواتە غیرە دروستە بێ ئیدمان ینی ئینعیزال دروستە بێ حەز بە کەمی لەسەر تاکەکان کاریگەریەکان زۆر پەروەردە و هۆشیاری و ڕۆشنبیرێکی گەورەی پێویستمان بە یاسایە پێویستمان بە هۆشیاریە پێویستمان بە پەروەردەی. سپاس بۆ بەڕێزان دکتۆرە نەزاکەت حسێن پسپۆڕی ڕاگەیاندنەوە دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆڕی دەرونی سپاس بۆ بینێرانی بڕۆ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.